بەڵێم کاتتان باش بەخێر بێنەوە سەر و سەر چاوم ڕۆژ بە ڕۆژ دەقە بە دوای دەقا بە تایبەتیش لە ڕۆژهەڵات و لە سووریادا ئەیتر پێشکەوتنی سیاسی وا ڕوو دەدەن کە بەڕاستی ئێمەش پێڕا ناگەین باس لە هەر هەموویان بکەین بەڵام ئەمڕۆ بەیانی باسم لە ئیتر پێشنیار یاسا ویانیش پرۆژە یاساکەی لینسی گراهەم کرد بۆ سێناتۆر بەرنمەیەکی 30 دقەیم لەسەر ئەو بابەتە ساز کرد هەموو بەندەکانم خوێندنەوە و باسم لەوە کرد کە ئەمە لە چ کاتێکدا دەکرێت ببێتە پرۆژە یاسا لە چ کاتێکدا دەکرێت نەبێ ئەگەر نەبێ چی دەبێ و هەروەها دوێنێ بەرنمەیەکمان لەگەڵ کاک هۆگر برایم ئەنجامدا سەبارەت بە ئاکتۆرە دەرەچیەکانی ئەو شکستەی ویانیش ئەو خاڵە لاوازانەی بزوتنەوەی کوردستانی لە ڕۆژهەڵات کە قاچێکیشی پەیوەستە بە باکوورەوە ئەمڕۆکە لەگەڵ هاوڕێک و لەگەڵ مامۆستایەکی زۆر شارەزا کە هەمووتان دەیناسن بە ڕێز حەسەن سدیق شکری هەمان بابەت تاو توێ دەکەین کاک سدیق بێن مەسەر شەشەک کاک سدیق دووبارە بەخێر بێەوە زۆر خۆشحاڵت کردین کە دەبیە میوانمان زۆر سپاس بۆ تۆ بۆ ڕێز و سڵاوم بۆ بینەرانی خۆشەویست باڵێ کاک سدیق ئیتر هەروەکو باسم کرد ئێمە دوێنێ لەگەڵ کاک هۆگر برایم لەسەر ئاکتۆرەکانی دەرەچی واتە خاڵە لاوازەکانی دەرەچی بزوتنەوەی کوردی قسەمان کردوە و دیارە باسی هەموو بزوتنەوەکەمان کردوە شتەکانمان لە یەکتر تاڕادێک بەراوردکردن لەگەڵ یەکتر مەسەر ئەو گوتارێکە لە باشوور هەیە ئەو گوتارێکە لە ڕۆژ ئاوادا هەیە یەکێکیان ئێستاکە کەوتۆتە پاشە کشە ئەوەی دیکە دەیەوێ ئیستیغلالی بکە و خۆی بەسەردا بسەپێنێ و ئەمانەمان بەراوردکردن بەڵام ئەمڕۆکە دەمەوێت لەسەر ئاکتۆرەکانی ناوخۆیی قسە بکەین واتە ئیمرالی پرۆسی ئیمرالی پەکەکە کە ئێستاکە لە ڕووی تیۆری هەڵوەشاوەتەوە دەم پارتی کە هەروەها ئاکتۆرەکانی دیکە وەکو سلاحەدین دەمیرتاش و ئەوانە لەسەر ئەمانەش هەمیان قسە دەکەین بەڵام پێشتر ئیتر هەروەکو دەزانین ئیتر دوێنێ شەو لینسی گراهەم ئەو پرۆژە یاسایی بە تەواوەتی ڕاددەستی کۆنگرێس کرد ئیتر ئەمە ئیتر لەسەر مێزەکەی کۆنگرێسە هەر لەو کاتەدا دوێنێ ئێوارە زانیمان کە مەزلۆم عەبدی بەپەلە خۆی گەیاندۆتە دیمەشق ئەمڕۆکە گەڕایەوە بە ڕێکەوتنێک گەڕایەوە سەرەتا دەمەوێت باس لەو ڕێکەوتنێ بکە ینی بەر لەوەی ئێمە باسی ئاکتۆرەکانی ناوخۆیی بکەین ئەو ڕێکەوتنە تا چڕادێک لە ڕووی واقعیەتەوە داخوازیەکانی گەلی کورد پێک دێنێ و تا چڕادێک دەکرێت بچێتە واری جێبەجێکردنەوە ئینجا لەسەر بابەتەکانی دیکەش قسە دەکەین فەرموو هەر حەزەکەی بە کورمانجی قسە بکە کێشەنی بۆ من فەرموو زۆر باش مادەمە ئەز کورمانجی قسە بکەم دەست خۆشش بۆی بەرنامە و بەرنامێتە و کاکۆگرژی دونیکە من تەماشا کرد دەستخۆشیلتە و کاکۆگرژ دکەم بەرنمەیەکی سەرکەوتی بوو بۆ زۆر باش بوو هیوادارم بەردەوام بن ڕێککەوتنەکە و ڕاستی من ئەو ڕێککەوتنە ڕاستەخۆ لە سەرچاوێت قەسەدە یانجی باش یاژی ڕۆژەوەی کوردستانی دەست نەکرد لێدە ڕاگەهاندنە میسمێدیا یانجی بژین تۆڕی کۆمەڵایەتی باشووری کوردستانی بسۆرانی هەیە یعنی ئەم دکارن دوی چارچوێدا ئەو شتێک و دەرکەتی باوەڕی سەر بکەن ئەتمات سەر بکەن ئەوە بوو ڕێککەوتنێک لە ناوبەینە قەسەدێ و شامێ چێ بووە لێ نابێژە و هاتیە مۆرکردن ڕێککەوتن و جدایە مۆرکردنا ڕێککەوتنێکی جدایە بەس خویایەک و لێک تێگەیشتنێک چێ بووە چارچوێ لێک تێگەیشتنێدا ئەو هەیە و ji بۆی قەسەدێ هێزی قەسەدێ بە شێوەیە کۆمەڵ ێ بمینن
سێ لیوە یانش بژین فرقەیەک ئیش بۆی قەسەدێت چێ بە کۆ لە حەسەکی بن ئەو دەورەی کوردستانی هەرێمی کوردستانی دیگرە یەک بۆ کوبانێکی لیوایەک پێ هەبە ی کوبانی ڕاستەوخۆ سەر بە حەلەبێ بە لێ حەسەکی ئەوێت سەر بە وەزارەتە بەرگری بە و هێزên ئاسایشên Sûriye ve daxilî ve herêman bibin hawbeş bin yanî hezê asayişê herêmê Kurdî û îgeyê hawbeş bin û Spayê Sûriyayê wek şûnda bikişe lê çend kîlometre şûnda bikişe diyar nebû dava 10 kîlometre li Sûriyê hatbû kirin ku hêzê xwe paş da bikişîn lê ewan diyan 5 kîlometre şûnda bikişin ew e diyar niye yanî şûnda kişandin esaha li navbeyna 10 û 5 kîlometre zêde xuyanîne çend e ew cî ku hêzên asayiş hêzên serbazî cêgirtine ew hêzê asayişî Spayê hêzê asayişê Wezareta Navxwe Sûriye cêbikirin îdara karmendên yan fermanberên Rêveberatiya Xweserî ew bibine karmendên daîmî yê dewleta Sûriyê yani ew ser karê xwe berdewam bikin niha çawa karê xwe berdewam kirine bi navê Xweserî ew ê niha pêdaş bi navê dewlet hikûmeta Sûriyê ew ê karê xwe berdewam bikin beyannamek pêştir yan ji bijin mersûmek biryarnameyek pêştir ji li şerh ve hat ragihandin ser meselê nasnamê Kurdî û pasapor yani nasnama bo Kurdî û nasîna nasnama Kurdî û mafê perwerdê bo Kurdî ewana dû çarçivê de pêştir lêdwanek hatibû ew cêbcê dibin wekî xwe dinînin navê evê de yani evê ke min dîtî yê here girîngtir jî bo min yani bi rêya min ew e ku awarên Şêx Meqsûd û Eşrefiyê û Serêkaniyê û Girêspî û Efrînê ê vegirin ciyê xwe dibin zamaneta dewletê de gerentoriya dewletê de wê vegirin ciyê xwe yanî çarçêvê rêkewtinê êkî min dîtî ew e bez bi rastî jî heta niha bahs nehatiye kirin ke çarçêve hatiye morkirin çünkü rêkewtin çê dibin ama piştî rêkewtinî herî esasî mînteve morkirine ka ew hatiye morkirin yanne heta wê gevê tiştek berdestê medeniye بله باشا تو يعني ام بگومان فاکتورین نافخویی بحث دکن یا بزاوا کردی دا يعني جويكو بزاوا كردي بردوام ايدي هر ناسيوناليزمك هر بزاوا كي نتوي بگومان وسايا گاواكو توشي شكستكي دبي توشي خالكي لاواز دبي فرجارا هر تشتي با اكتورين دروا گرێدەدا مەدۆ لەسەروان ئاکتۆرانە قسەکرد بێگومان ئەو ئاکتۆرانە ڕاستیەکن یعنی ئەوانەی دەرەوە ڕاستیەکن جیۆپۆلیتیک گۆڕاوە هاوکێشەکان لە هەرێمەوە گۆڕاون ئیتر پێداویستی ئیسلامی سیاسی لە بۆ ئیدارەی ترامپ شتێکی ئەولەویەتە لە کۆنجکتوری ئێستادا ئەمانە هەر هەمویان هەن بەڵام لە ناو خۆدا ئیتر بێگومان کۆمەڵێک گلەیی هەیە گفتوگویەکی سەر لە نوێ دروست بۆتەوە و ئەو گفتوگۆیە هەتا کوێ دەچێت لە کوێ دەتەقێتەوە لە کوێ بە ئەنجام دەگا ئەمەشیان نازانین دەمەوێت سەرنج بدەمە سەرخاڵێک لە دوا لێدوانی بەڕێز مراد قڕێڵان ئەندامی کۆنسەی سەرۆکایەتی کەژەکە و بەرپرسیاری هەپەگە ئیتر بەرپرسیاری سەربازی هێزەکانی پەکەکەی پێشوو ئیتر لە لێدوانێدا سەرنجی ڕاکێشان کە وێنەی بەردەوام وێنەی ئۆجەلانی لە پشت بوو ئەمزارە بەتەنیا وێنەی مەزلوم دۆغانی لە پشت بوو و ئیتر باشکرا لە باکوور لە ڕۆژ ئاوەدا گفتوگویەک هەیە بە پێی زانیاریەکانی من لەناو بزوتنەوەکەشدا گفتوگویەک هەیە کە ئەو پرۆسەی ئیمرالی چی بەسەر ئێمە هێنا و ڕەخنەیەکی زۆر لەلایەن ئەکادیمیسیەنان هەیە بە تایبەتیش لەسەر ئەوەی لەسەر ئەوەنا پرۆسەکە دەستی پێکرد نەدەبووە دەستی پێکرد بە هەموو کەس لەسەر ئەمە هاوڕایە کە دوژمنەکەت ئەگەر دەستی بۆ درێژ کردی تۆقەی لەگەڵ کردی ناچاری تۆقەی لەگەڵ بکەی ئەگە باسی ئاشتی کرد ناچاری باسی ئاشتی بکەی بەڵام یەک لەو خاڵانەی کە زۆر ڕەخنەی لەسەر دەکرێت هەم لەلایەن دەم پارتی هەم لەلایەن قەندیل
حتا لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتی و دواییدا بەداخەوە سلاح الدین دەمیرتاشیان لە زیندان ناچار کرد ئەویش وا بڵێ ئێرادەیەمە لە ئیمرالیە و ئەمە لەناو ئەکادیمیسیەنەکان شتێکی وا باز دەکرێت کە ئێرادەی من لە ئیمرالیە نەوەک بە تەنیا ئۆزەلانی بردە ئیمرالی بەڵکو پرۆسەکەشی بردە ئیمرالی حەبس کرد پەکەکە و دەمپارتی و هێزەکانی سووریای دیموکراتی و کەجەکە و هەمووی بردن لەگەڵ خۆی بردنە دەم پارتی حەبسی کردن و لە هەمان کاتدا ئیتر خەڵکەکەشی چونکە بتەوێت و نەتەوێت پەکەکان بە تایبەتی لە دوو بەشی کوردستان زۆر زۆر ئاکتیفە کاریگەری هەیە هەردوو بەشی کوردستانیشی خەڵکەکەشی لەگە خۆبرنە ئیمرالی تا چ ڕادەیەک جەنابەت لەسەر ئەمە کۆکی و بۆ چوونی تۆ لەسەر ئەو ئاکتۆرە ناوخۆیانە چۆنە ئەتۆ چۆن شیتەڵی دەکەی؟ بەێ مەسەلا ئیمرالی شتێکی ئیرادامە ئیمرالیە و باش ئەوەکە بێژێ بە تورکی بێژێ باش مزاکرەزی یانجی گفتوگۆکارێ مە سەرەکی ئەبڵە ئۆجەلانە و بەردەوامژی وا گوتنە ینی ئازادیا ئۆجەلان ئازادیا گەلی کوردە ینی ئەو مەجالێکی سیاسی زیاتر مەجالێکی ئیدئۆلۆجی کوێوێ دەرێ بخوازین نەخوازین ئۆجەلان دوێ سەردەمێدا ji bo rojhata nawerast û bo Kurdajîkê aktörێکی ئایدۆلۆجیکە ئیدۆلۆگەکە ئەم دikarin bêjin feylesofeke lê feylesof û îdeolog dema ku dibine serokê hereketekî kêşe durust be niha qinaeta min kêşê herê masin ew ye yanî pekekê ew mesele dema xwe da çareser nekir û ji bo wê her tişt xiste îmraliyê û îmralî jî mecalê siyasetkirina îmraliyê nîne debiya herkes wiya bizane o caran dîle esîr e ama kanûnên dîlatiyê jî esîrtiyê jî ser o caran nahin cevcêkirin ji ber wê ew problem derketiye ez bawer dikim hereketa Kurdî li Bakurê Kurdistanê taze hest bi wê diket taze hest bi wê diket ku belê bi wî şêweyê nêzîkbûn li Ocalan hem barê hereketê qurskirin barê hereketa eskerî û siyasî jî qurskirin hem jî barê Ocalan jî qurskirin lê Ocalan jî ew rat nekir dema ku Ocalan jî ew diyar de ew siyasetê rat nekir êdî ew bû dîfaktoyek yanî herkes çawêl îmraliyê bû li siyasetmedarekê bigire ji rêveberên PKK keşekê bigire li welatparêzekê bigire li akademîsyenekê bigire herkes çawêl îmralî dê çi bêje serencam me hemiya dît ku 27 Şubatê Ocalan hindek mesailê teorî îdeolojikî xistine berdem hereketa Kurdî û hereketa Kurdî jî kê li piştî wê kongre kir wekû dizanin bangewaziyekî fire yan jî perspektîfekî fire Brez Ocalan pêşkeşî kongre 12 PKK kiriye ew duê perspektîfê da ez bi xwe dibêjim manîfestoya nû ya PKK rê li ber PKK vekiriye ku li ser wê manîfestoyê xwe bigore yan jî dijî derbikeve yanî Ocalan zor ziyade gotiye em serviyan nîqaşê dikin lê kongre wekû dibin wekî xwe ew qebûl kir bê ku destkarî bike qebûl kiriye ew jî encama wê de digete wê ku PKK dibê êdî rola min tewaw bûye dawî bûye êdî ez ne siyasetê dikim ne rêxistinê dikim ne hereketa Kurdî bi rêve dibim û ne jî şer dikim yani PKK di guthar da di teorî de ew qebûl kiriye lê ببورینە هەر کەس ژوەیەکی دەترسێت تو دەبێژی پەکەکە دەبێژە سیاسەتی ناکەم ڕێڤەبەریە ناکەم شەڕ ناکەم تشتێکی ناکەم لێ هەر کەس vêyekê dipirse باشە çima hûn destwerdانê
بەشێندنێ کوردستانی دکن نەتەنێ لە باکوور یعنی لە دەم پارتی و حرەکەتە لەگەڵ کوێ چما دەسوەردانێ لە کوردستانە ئیرانێ دکن لە ڕۆژ ئاوا دەکەن ڕەخنەیەکی و سەرژی ینی ئەوژی پارادۆکسەکە ینی بەردەوام کە البته پارادوکسه او پارادوکسه یعنی پاراستناوی پارادوکسه زحمته جبوی به یعنی او تتوی معنی کو پکه توا داوی به حرکت خوینه لی باوری بدولت ترکیه نیه شما يعني مداخله روجاوا دكه دولت تركيا هم باستخباراتي هم بالسياسي هم بعسكري خال سوريا بقوات كريا دخوازه او انسانان شي قبول ناكن يعني ويا قبول ناكن تشتي كود ليدوانا قريلاندا مديتو بياما مصطفى قرسو داجم دي مصطفى قرسو مدرجي نخاند وی خویا دکه که بله روشاوی کردستان ترکیه دخوازه که دولت ترکیه دخوازه که کردار بین ببه او نمونه‌جی آشکره جنوساید لشیخ مقصود هاتیه کرن به پلان هاتیه کرنی یعنی اگر هندکی گورانکاری ده سنگربندی قصد ده چه نه با اول دیره زورجی و لجهدنجی رقاجی و طبقاجی باید باکرن و اگر پشتوانیه که بر فروانا نتویی کرد نبا و ڕێکا سێماڵکە ئاوێژ ڕاستی بێژبڕێ گرنگ ببوون هاتەوا گرتن ئەو کۆمەڵکوژی جینۆسایت وێ لە حەسەکێکی لە کوبانێکی چێ بووە ئەو مەسەلەیەکی دیکەیە ji بۆ وێ بنێرîna min di mesela pekekê de merhelekî întiqalî heye yani raguzerî heye ewan rast e dibên em venagerin şer lê întîzarê wan çawerwaniyên wan li dewleta Tirka hene ku dewleta Tirka gav bavêje yani ew dewleta Tirka ew belên dayne ocalan jî ki ew ê demokrasiyê çê bikin lê di heqîqetê de ew ê ku em dibînin dewletê bi rêwetbedkê Erdogan e Erdogan bi şerîkê jî baxçiliye belê bijî bi piştîwaniya dewlet baxşî dewletê rêwetbed lê hiç gutarek di ê gutara Baxçelî û Erdogan da niye ku cê baweriyê bi ew dî xwe li beraber qeziya Kurdî gor beraber mesela Kurda gor yani tu bixwazî nexwazî wisa ye yani ew tiştekî têk helkêj bûye Tirkiye dibêje em tinê mesela pekekê yan jî ku bijî mesela Kurda em tinê girê nadin bi Bakurê Kurdistanê yek Tirkiye we navçe we jî girê didin ew niham pîlanê mezintirîn pîlan çêkir Tirka boy ku Kurda li roja albey bibe heman tişt ew ê pîlanê çê bike ku li roj helatê Kurdistanê jî Kurda bifetisîne û li herêma Kurdistanê jî Kurda bifetisîne madem ku wisa eger Tirkiye bi wê perspektîfê ve siyasetê li beraber prosa ew dibêjne Tirkiye bê teror û navçeya bê teror bi wê nefesê ve bi wê perspektîfê ve hereket bike demekî hêşta PKK maye yani PKK maye di pratikê de maye yani sibê ew ê bêje em ê hicûmê Qandîlê jî bikin em ê hicûmê Xakurkê jî bikin cihê dikez bikin cihê dikez bikin em ê wana bifetisîn bên bibe yani diyare ku divêderê de nakokiyek yan paradoksek neknêj terefê Kurda ve terefê hikûmeta Tirkiye ve jî ye ew paradoksa hikûmeta Tirkiye ve kiriye ku PKK jî di navê meselê de cihê xwe bikne yani eger Tirkiye bigot ba mesela Kurda li Sûriya me îlaqa pê danîne hikûmeta Şamê û heyetê Şamda Hesedê li çarê meha yekê 2026 li Şamê rêk ketibû heta li ser la merkeziyê rêk ketibû ser nanawendiyê rêk ketibû di axir bi amadebûna nûnerê Amerîka jî rêk ketibûn di lehza dawiyê de di wextê dawiyê de dewleta Tirkiye mudaxile kir gotiye em vê rêketinê qebûl nakin ماشم که دولت ترکیه قبول نکه PKK دبی وی حسابی بکه یعنی حرکت کردی بگشتی و حساب بکه که مسئله تنی لباکور نیه تنی لإمرالی نیه مسئله جدی جهنه یعنی اگر صبحین دولت ترکیه و إمرالی رکبتنی کی جی مور بکن اما اگر سپاه ترکیه ارتش ترکیه لپارچه دیه کردستانه جبول دانا کرده بردوام به کرد مجبورن ve bitkin hesap.
حتى مثلا روشهلاتی کوردستان نه دولت ترکیه به جدی کار بوده که اگر وکی مثلا سوریا گورهانکاری ایران چه به چه به بلا به او کوست تگره لبر حرکت کردی روشهلاتی کوردستان چه بکه بلکه حتی شر ناخوشی بچه شر ناخوی دور دریج بچه یعنی او جاره بری لسوریا لنابینا کرد و عرب شر ناخوچه نبود لیچه دبل روشهلاتی کوردستان لنابینا کرد و آذریین اردوغانی یه تورانیست شر ناخوشی چه بده او مترسی هیا اجبوی به PKK اگر بجاره که ده هرتش دست بردد او دبخ شاشتی که تاریخیش بوی PKK کو PKK نکاره بیا تحمل بکن کزک نکاره بیا تحمل مسئولیتی بکن یعنی مکی مگو او هنده که گریدایه به سیاست ترکاوه هاوڕێک نووسیەتی لە هەواڵەکانی تورکیادا ئێستا دەڵێن تورکیا و سووریا و ئێران و عراقی بێتیرۆر فەرموو بله ایوه ترکیه و هات بیشید ایدی اسبیا نزانم که او برادره مقصداری چیم لی مبس دیده ده اوه یعنی جبوی وی او فاکتوری ناوخو کاریگری وان لسر روژاوای کردستانی بوی رنگی اینان yani ama هندێک جی گریدایی وێ مەسەلا بڕاستی پرۆسا کولی باکووری کوردستان ڕێوە دەچێت یعنی ئیدی ئەو تەسیرە خۆ لەسەر تەواوی ئاکتۆری دیکەکردنە یعنی ئەس بیا ڕەخ نەدەکەم طرفی پەکێکی وای ڕەخ نەدەکەم یعنی هەموو تشت گرێدایین ئیمرالی خەڵەت بوو ئەس بەرێداژی من ئەوە بخەڵەتی دیتیە بشاشەتی دیتیە ئەنەهاژی بشاشاشی دەبینم yani دەبێت دەبێت ئاکتۆر فرە ئاکتۆری هەبە مثلا دەمیرتاش ئاکتۆرێک بە پارتی دەم ئاکتۆرێک بە ڕۆژئاوای کوردستانی ئاکتۆرێک بە قەندیل ئاکتۆرێک بە هەر کەس جهەتی مزاکرێبان گفتوگۆبان نەتەنێ ئیمرالی بە بەشکە هەر تیش خستە سەر مرێ ئیمرالی بۆژی ئەم گەشت نەبێ نەتیجە مەسەلەن ئەز ڕاشکرا بێژم تشتێک و نەها لە سووریا چێ دەبە تەواو پێش گۆری پرسپکتیفت ئیمرالیە چێ دەبێت گۆری ڕێنواییت ئیمرالیە چێ دەبێت يعني ئەو ڕێکەوتنەی ئێستای نێوان قامیشلی و دیمەشق سێبەری ئیمرالی بەسەرەوە دیارە yani ئەس نابێژم سێبەرە ئیمرالی یا ئەمما بە ئۆبجەکتیفی بە پراتیکی ئینان کووە خستنەبی قالبیدا مثلا کوردشا بوون ئەگەر کوردشا بوون لە مەسەلا ڕقێ و طبقه و دير زور و جهدي كذا لقى حكومه الشامي جاهز بنتيجه لقى العرب جاهز بنتيجه لي او نكر شو ما نكر çünkü اوان انتظاري ركوتنه كي ديكه بود يعني ايداوي بونكو دنابين امرالي و دولت تركا سياستك سرتاسري بيته هولي او سياست كدمانات سرتا نهاته هولي اوانجي او انسياتيف نبو كشتكي بكل يعني لاني كم او شابون لقال عربا باخون يعني حسب ما بس من حسده ام منطقه وتسليم ودكن ام دشنا نو ملتي خصنا كردا بيكو او غرفتات شي ببان بيكو او شر الوزي ناخذ شي ببان يعني شيج ند بود لقال عشيره العرب اخف طبعا امرون قال ورودن ام ظروفك نوعات يبيش ام هرمي تو تسليم ودكن اجا هنگ اگه هرمی خوب بشار به پاريزن اما آری کاریا بکن اگه هنگ ناس قال شامي جي بتشن يعني كيشانينا بنرى بصدان انسان عرب لتبقى ولدير الزور وللرقي هاتنا قرتن هاتنا بيسروش قرن هاتنا كشتنش طرف ارتشا الشامي شما هنگ وانا توان بارد كن بين هنگ ملحدن هنگ كافرن هنگ قال كافره اتفاقي كده يعني لاني كم اوشتانه چه ندبود نهاية بحث كرد بس بدهان وبصدان انسان بيسروشين هاتنا كشتن وان درده حتى عم دزانين عشيرتي هي الصراع عشيرتي هاودو توانبار دكن او دبيت تو قصد ابوي تو ملحدي تو كافري هاودو جزا دكن سزاده ده او مثلا لاني كم تشينات بونج بوي البته مثلا بيواجو امراليه بروسا امراليه كاريكل سر روجاوي كردستاني كرد چونکه او انتظاره هبو که مداخلات ترکیه به شیوه چارچوبه ایمرالی بتکرد لین خون اوجی از اوان به الفوبت زانن بخینن بنویسن لی اما دو خانوان واقع جبویوان خلط بود چونکه همه روش لیدوانن
حاکانفیدان هەبوون ئەم وە بێچەک بکن هەموو ڕۆژێ حاکانفیدان بەردەوام ئەولێدوانە ڕۆژ هەفتانە هەبوون لانێکە ڕۆژانە بە هەفتانە هەبوون حاکانفیدان بۆچی دەهات لەگەل عێراقی ڕوودنیشت بۆچی لەگەل ئۆردن ڕوودنیشت من جارێتکەشی بەعسیوی کرد بۆچی لەگەل سعودی ڕوودنیشت دوگوتەوە دەما کومە گوتەوە تعلیمات بدن عشیرەتە تعلیمات بدن عشیرەتە لە دژی حەسەدێ ڕاکن یعنی حەسەدێ چما ڕاستی نەدیت چما خوێندنەوە بۆی واقعی نەکرد ئەوژیش بۆی چی بێژم یعنی ئەزویاج ناخبەستوی ئیمرانیە ناخبەستوی پرۆسێژی ئەش بۆی نەخوێندەواریە وانیا واقع دبینم ئەوان واقعەکە نەخوێندەوە دەم پارتیش کاک سدیق دەم پارتیش یعنی پیا و ژنە هەرە زیرەکانی دەم پارتیش دەیانگۆتە ڕەزەب تەیب ئەردۆغان دەیانگوت ئەی سەرۆک تەیب ئەردۆغان گوێی هاکانفیدان ڕاکێشە تەربیەی بکە ڕێگامەدا ئەو قسانە بکە وەکو بڵێ هاکانفیدان بە تەنیا ئەو قسانە بکە ئەوە هیچ پەیوەندیەکی بە قۆناغی ئیمرالیەوە نەبێ و یانیش بەبێت تەنسیق لەگەڵ دەوڵەت ئەم جۆرە قسانە بکە ئەمانە هەمویان هەبوون یعنی دەم پارتیش لەو بارەیەدا بەڕاستی کەسە هەرە زیرەکەکەشی ساقیت دەرچوو لە خوێندنەوەی سیاسەتدا ئێوەشی بەدبەختیە بەختیە کوردایە کورد ملەتێکی گەلێکی هەسۆزە عاتفیە بخۆ دروستە وەزانێ ئەوێ بەرامبەرێویشی دروستە بەردەوام ببورێن هەندێک سەرمامی گرتیا وەزانن ئێ بەرامبەرێویژی وەکی ویە وەکی وی تەعامل دکە لێ مقابن دەوای لێبوردنێتکە مقابن مسادەر ناکەوە لێ ئەسوێ ئەوەکی وەگرێ دەدەم ئەزوێ نقطەدا قەندیل ڕەخنە دەکەم لە ئیمرالی زیاتر پارتیدەم زیاتر قەندیل ڕەخنە دەکەم قەندیل دەرهەقی سیاسەتە باکووری کوردستانی سیاسەتە دموکراسی لە باکووری کوردستانی دیموکرات نەبوون لیبرال نەبوون ڕەخنەیەکی درێژە سەروانێ بەردەوام خاصن هەرتش بگۆری عەقڵێوان بڕێوە بچە و ئەو سایکۆلۆژی لەسەر سیاسەت مەداری باکووری کوردستانی هەنە وێ داویەدا سەلاحەدین دەمیرتاش خاصوی سایکۆلۆژی بشکینە چونکە ئەوان گەلێک ئینسان تەشیر کردن یعنی یەکێ لە دەروەی گوتارێ قەندیل دەروەی گوتارێ ئۆجاڵان هەندێکی جیاوازی ئاقفتبا یەکسەر تەشیر دەکرد ئیدی بە هەر ناوەکی با تەشیر دەکرد گەلێکی هاتن تەشیر کرد بێ ناوێدا حتا سەلاحەدین دەمیرتاش کاک سەدیق کەوانەیەکت بۆ بکەمەوە وا بزانم ئەوە پەیوەندی بە مەسلەی چینایەتیەوە هەیە یعنی لە سەرەتاوە کە پەکەکە دروست دەبێت لەسەر بنەمای پرۆلیتاریا ئیتر دەیەوێ شۆڕش بک بزوتنەوەیەکی مارکسیە بەڵام پرۆلیتاریا نییە فابریکە و ئیندوستری نییە نە لە تورکیادا هەیە لە کوردستان هەر هیچ نییە چی هەیە لادەیی هەیە شاخ هەیە ئیتر بەو شێوەیە گوتاری شاخ دەبێتە گوتاری لادەییەکان و کاتێک گوتار دەبێتە گوتاری چەکداری دەبێتە گوتاری لادەیەکان چینی ناوەڕاست فرامۆش دەکات و چینی ناوەڕاست تەماشا دەکەین لە نەوەتەکاندا ئیتر ئەحمەد تورک دەبێ سری ساقق دەبێ لەیلا زانا دەبێ ئەم جۆرە کەسانە ئیتر دەچن لە ناو حیزبە تورکیەکاندا ئیتر خۆیان نامزەت و کاندید دەکەن و دەنگ دێن و دەبنە سەرۆکی شارەوانیەکان لەوێدا ئۆجەلان بڕیارێکی عەقڵمەندانە دەدا کە وەکو حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ناکە ئەمانە ناکات بەجاش بەڵکو ئەمانە دەخاتە ناو بزوتنەوە گەورەکە قبولیان دەکا بەڵام لەو کاتیوە تاوەکو ئێستا لە نێوان گوتاری شاخ و گوتاری چینی مامناوەندی شاردا بەردەوام تەماشا دەکەین ناکۆچیە و لە کاتێکدا ئەمانە ناچار بوونە سازش بکەن بەڵام لە هەمان کاتدا گوتاری شاخ گوتاری شۆڕژگەری گوتاری حەماسی و پرۆپاغەندەی دەیەوێ ئەمانە ناچاری خۆی بکە ئەمە لە باشوور سەرکەوت بەنسبەت بکەکە لە ڕۆژئاواشدا سەرکەوت پێم وایە لە ڕۆژهەڵاتیشدا هەروایە گوتارەکە گوتاری شاخە بەڵام لە باکووردا سۆسیۆلۆژیەکی زۆر زۆر تایبەت هەیە ئەوی چینی ناوەڕاستەوە چینی ناوەڕاست کاریگەری زیاتری لەسەر کوردەکان هەیە بۆ لەبەرەوەی گەورەترین شاری کوردی ئیستانبوڵە دیاربەکر نیە و ئەم ئیستانبوڵە بتەوێتن خەڵکەکە لە شار دەژی تایبەتمەندیەک و بەرژەوەندیەکی جیاوازتری هەیە لەو گوتارێکە لە شاخدا هەیە کەواتە زیاتر
ڕووی دەمی تەماشای دەم و لێوەکانی دەمیرتاش دەکات تەماشای بەوە نییە بەرپرسیارێک لە شاخ لەسەر تەلەڤیزیۆن لە ئەشکەوتێک لە تونێلێکدا چقسێک دەکا وانە ئیتر وا بزانم لەمەدا کێشەکە دروست بوو و حتا ئەمڕۆی هێنا و ئەمە وای کرد کە بزوتنەوەکە کە دەبواە بزوتنەوەیەکی چەند پێی چەند قاچی بێ چەند ئیتر کورتی کردەوە بۆ بزوتنەوەی قەندیل و لە هەمان کاتدا قەندیل بەڕای منیش ئۆزەلام بەکاردێنێ لەلایەک یعنی هیچ کارێک ناکە لە بواری تیۆری لە بواری فکری لە بواری فەلسەفی هیچ کارێک ناکەم وەرە یەک کەلیمەی قەندیلم لە بۆ بدۆزەوە مثلەن باشترین گوتاری جەمیل بایقم من تەماشا کرد لەو ماوێ لە ئەرشیڤدا لە 2013 تا ئێستا ئەڵێ هەڤاڵانی ئێمە مریدن ئیماندارن تێگەی وە لەلایەکی کەش دەڵێ ئەمانەی کە بانگەشەی نەتەوە پەرستی ناسیۆنالیزم دەکەن دەبێ بێنە ناوپەکەگا تێگەی ئەوە کە تەماشا دەکەین گوتاری ئۆجەلان 100,000 فەرقی هەیە یعنی لە مەشدا ئیتر هەم باری ئۆجەلان قورس دەکا و هەموو هێلکەکانی خۆی دەخاتە سەبەتەی ئیمڕالی لەوێشەوە ئیتر تەماشا دەکەین لە دواییشدا خەڵکەکە ڕنگ بێ بەتەنیا شەیەکە لەسەری ئۆجەلان بشکنی پێتوانیە ئەمەش نەحەقێکی گەورەیە البته یعنی ئەو مەسەلە هەندێکی قورسن ینی مەسلەی چینایەتی وێژی گرێداینە البته لێ ئەگەر ئەم چینایەتی تەماشا بکەین زێدە نابینە فەرق نابینە دەمیرتاش و جەمیل بایق و ئەوانی دیکە دەرینە چینێ برژوازی بچووکن برژوازی بچووکن جەمیل بایقش برژوازی بچووکە البته خۆ پرۆلتەر نییە پرۆلتەرە برجوازی بچووکە ینی ئاباس برجوازی بچووکە ڕەتقەوەم برجوازی بچووکە ناوانە ئەزوتر چێت بێ ئەز تو پرۆلتار بن نزانم وەڵا ئەس پرۆلیتارم ئەس کار دکەم ئەژێ ڕووسا کار دکەم لێ مەسەلە دوێ دەرەدا ئەم نەشین تەماشا بکەین هەموو بچیناتی وەگرێدا بدەین بکەین بنێرینا من دناو پەکێکێدا بتایبەتی پشت و دیلکەتنە ئۆجەڵان ئۆتۆکۆنترۆلێک چێ بوو خاستن ئۆتۆکۆنترۆلێکی چێ بکەن دناو پەکێکێدا کێ ئەو خاستشێ کرد قەندیل ینی دوێ ئەوێدا خاست گرانیا خۆ چێ بکەیت یعنی ترس چ بوو ترس لەوێ بوو و حرەکەتە باکووری کوردستانی بەڵاو بە لێ بالعکس ئەگەر وان ئەو ئۆتۆکۆنترۆل چێ نەکردبە فرە فاکتۆری چێ کردبە یانژی فرە مەرکەزی چێ کردبە حرەکەتە کوردی نەهار باکووری کوردستانی گەلێکی بقوتر بە وگەلێکی بەهێزترژی بە نەهاش بەهێزە ینی ئەس نابێژم ئالی جەمهوریدا بەهێزە ئەڵێ بەهێزتر باە ینی گۆڕانکاری دوێ دەرێدا نەکردن یان نهاتەکردن وەکو بەرێژمە گوت هەرچش خستنە ئیمڕالی هەم غەدرژی لە ئیمڕالیکردن باری ئیمڕالیژی گرانکردن هەم غەدر لە حرەکەتە کوردیژی تەسکردن حتا چۆ تەسکردن بچووکردنەوە یعنی ئەز ڕاستی بێژم ئەم ڕخنێ لە حرەکەتە دەموکراسی باکووری کوردستانی دەگرین ئەژی ڕخنە دەکەم وان دەبیا هەندێکی دیکە جەسوورتر بن پێویست ناکە هەرچی خۆب ئیمڕالی وەگری بدن پێویست ناکە هەرچی خۆب قەندیلژی وەگری بدن تشتێک ئەو ڕاست دەبێژن دبینن بڵا بێژن و بکەن خلاص پشتی هنگیژی بڵا حسابێ بدەنە حرەکەتە کوردی حسابێ بدەنە ملەت ینی چما حسابدانە ئیمڕالی دەترسی چما حسابدانە قەندیل دەترسی لێ ناترسە حسابێ بدە ملەت بێژە گەل ئەوە مە ئینسیاتیڤ خۆکردن من بەرژەوەندیە گەلێ کوردیتە و ئەم پێنگا و ئەوەتی ئەز بکەم بۆچی ینی تابێ ئەلبەتە ئەوش بوو سیاست مەدارێکی دیموکراتی خواست زۆر نەخۆشە ji serokê dewletekî dîktatۆr re bêje filan kes tembeh bike bila miletê min nekuşe ma ew îşê zaroka niye ki îşê ew axaj nîne derebek jî ne dewlet e Hakan Fidan kî ye Hakan Fidan zelamê dewleta Kûr e Dewlet Baxselî kî ye dewletê zelamê Kûr e dewletê yani zelamê dewleta Kûr e yani Erdogan dikare ku hêwan rabkêşe nikare کەواتە دەبێ ئەوێ خواندنەوەمان ئەبە یعنی ئەو سیاسەتە دەوڵەتە تورکە حتا نەها بڕێوە کوردی چارەسەرکردنە مەسەلە کوردی خاپاندنە ئەس ئاشکرا بێژم خاپاندنە یعنی ئەس ئەسلەن بێ باوەڕ نیمە بێ مەسەلێتە خاپاندنە ئیمڕالی تێ خاپاندن ئیمڕالی چارچێوەیەک دانایە دەبێ ئەمرۆ حەقیقەتە بێژە
يعني اوان هرش خصه سر ملي امرالي ام نكار ام جوكي وان بوجدان بن هرش بخنا سر ملي امرالي امرالي اوجتي كو دولت تركيا راضي نبه در ناكبه دم اشكرا بيش امرالي نكار بيجا روج اول دجي فاشيزمي برخوا بده چك هالگره شر بك نكار بيجا قنديلجي نكار بيجا وانجي لي او دبياوي ببينن perspektifi Öcalan ji bo çareserî li meselê demokrasiyê dane. Li derewê demokrasiyê ew nikare vê bike. Li derewê rênmayê demokrasî nikare bêje. Lê ew dikarin di derewê wê perspektîfane ê ku berjevendiya hereketê daniye berşe gelê Kurd niye ew bêjnê karin bêjnê stop. Bu weste lêre. Bêjnê İmranî jî. Em ya nikarin bikin. Çima? Çünkü em nikarin hesabê bidin tarîxê. Nikarin hesabê bidin cîrokê mêşwî. Ji bo wê mesela partide mecbur niye ve kas her sistemi bike gulu gulistan. Emin bername televizyon gidiş mi bu? Ne mecburun? Xeyr, devleta Türkiye razı niye keşa Kurdi diyaloge çareser bike. Ne razıya? Dixwaze ku PKK tevav silah babêje di çarçevê partî dem da bimîne. Partî dem îşî xwe dike yani. Tewawî mesela Kurdî partî dem niha çawaya rewşa Türkiye niha çawaya bi wî çarçevê de bimîne. Devlet Türkiye li wê ziyatîr pêngav naşe beramber mesela ku de li Bakur. Ê niha heye dî ew be. Ew birayetî û nazamçî ew birayetî çîrok e. Yani birayetî bi rastî di çarçevê feodalizmê de heye. Birayetî li çarçevê hiqûq û yasayî de niye. Eger du kes birayê biyolojî jî bin herkesî heqî xwe ye hey. Herkesî heqî xwe ye. Herkes ku diçe ser sifrê nan dixwe destê xwe bo devê xwe dibe. Bo destê devê kesî dike nabe. Ew birayetî em nikarin. Em bêjin ew birayetiya ku dewlet Bahçeli û Erdogan dibêje çareserkirina kêşa Kurd. Aslan çareserkirina kêşa Kurd niye. Ma ne tenê niha. Di dema ku Kurd bi hezaran dihatin bêserûşûn kirin Alparslan Türkiye jî digo em Kurd birane. Em birayetî yekin. Kesî qasî Türkiye Alparslan Türkiye mesela birayetiya Kurd. Zariyekam ew Türkiyeş lena bizûtneweyî netewperestî Türk em qiseyê kردووە ka Kurdekan birey êmene. Birey me ne. Yani başa partî dem tu divê nokteda ez partî dem rexne dikim. Ama wekî dike her tiştî xwe yê girêdayîne Kandîl her tiştî xwe girêdayîne İmralî. Ê siyasetê niha dikin di meydana siyasî de ne İmralîye ne jî Kandîl. Kandîl nemaye xwe helweşandiye. İmralî jî esîle evê ku siyaset dike partî deme. Lê partî dem dibe wê cesaretê bide xwe. Ew inisiyatif û destpêşxeriya wê hebe ku li mesela çareserkirina kêşa Kurda da xwe bike adrêsa yekemîn. Ama elbette paradoksekî mezin heye, nakokîkî mezin heye lêre. Wekî me got otokontrola Kandîl wisa kiriye ku kes nikare. Ez rastî bêjme te minû me bernameyek li ser Selahattin Demirtaş çêkir. Ku nehaqî Demirtaş çêkirî. PKK ji wê re dibêje tu xayînî. Dewleta Tirkiye jî bêje terorîstî. Selahattin Demirtaş çi ye? Selahattin Demirtaş têkoşerekî demokratîk xwaz û azadî xwaze. Li Kadiriyekî wan elbette ne bi şêweyekî dike gêr mübaşir bersiva min û te dabû. Yani hindek dixwazin ser navê analîzê stratejiyê Kurd dixwazin hindek şika bişêwînin. Ne rast e. Yani em naşêwînin em heqîqetê dibêjin. Yani debiya ku ew aktorê niha li Bakurê Kurdistanê hene ewane serbest bikin. Yani ewane والله کاک سەدیق ئەو پەیوەندی من هەما لەگەڵ کادیرەکان یەک بەیەک ئەوانەی شاخ ئەوانەی ڕۆژ ئاوا ئەوانەی ئێرەش بەشێکیان ئەو ئەوانەی کە من هەما حکمی ڕۆژنامەنووسی هەلبەتە یەک بەیەک قسەم لەگەڵ کردوونە کە لە ژوورێکدا بە تایبەت قسەیان لەگەڵ دەکەم ئەو قسەی من و تۆ دەکەین زیاتر دەیکەن بەڵام کە دێنە کۆبوونەوە کە دێنە ناو چاپەمەنی ئیتر ئەو گوتارە بێتامیە شاخیە زاڵ دەبێ کە دەمیرتاش نابێ قسە بکە نابێت دەمی خۆی بکاتەوە کاتە دەمی خۆی کردەوە دەبێت سەرەتا تەماشای دەمی قەندیل بکە باشە دەمیرتاش بۆ چییە یعنی کەواتە سیاست مەکە کاک سەدیق لە هەمووی گرنگتر لە سیاست معنای ئەوەیە کە تۆ وعد بدەیت
پەیمان بدەیت سیاست پەیماندانە ئەگەر تو نەتوانی پەیمان بدەیت ناتوانانی سیاست بکەیت ئێستاکە لەوەی ئیمرالی لەوەی دەم پارتی هیچ پەیمانێک هەیە لە بۆ خەڵک ئەمن پەیمانێکی تێدا نابینم وە کێشەکە لەوەدا دەبینم من بەخۆم باوەڕم بە خەباتی چەکداری نییە نەماوە خەباتی چەکداری شەڕی گەلیلایی ئەم جۆرە شتانە جگە لە زەرەر و زیان هیچی دیکە نییە تێگەی بە تەنیا پەرە بە ئەدەبیاتی شەهید خوێن چەک دەدا و شەهید خوێن چەکیش ئیتر پەرە بە ئەدەبیاتێک دەدا کە ئێمە ئیتر حیزب پێمان بڵێ شەهید ئەرکی خۆی پێک هێنا واجبی خۆی پێکهێنا شەهید بوو خوێنی ڕشت هەی ئەتۆی زیندوی نامەردی سەرسەری ترسنۆک هەتا دەمری ئەتۆ قەرزاری شەهیدی کە پێی بڵێم باشە من چۆن قەرزەکەم بدەمەوە دەبێ ئەتۆ هەتا دوایی گوێ لە کادیرەکان بگری گوێ لە حیزب بگری باش ئەوە لەلایەکی دیکە حیزب هیچ بەڵێنێکی نییە ئێستاکە لە بۆ خەڵک لە بۆ کوردیشنا هەر لە بۆ خەڵک بەگشتی هیچ بەڵێنێکی نیە باشە حیزب کە بەڵێنی نەبی بزوتنەوەی کە بەڵێنی نەبی و وعدی نەبی ئەتوانی سیاست بکە لە ڕووی زانستیەوە بێگومان ینی نەها ئەم وێ چارچێوەدا و تەماشا بکەین بەڵێن یانژی بەرنامەی سیاسی هەموو کەتێ دەستی پارتی دەمژی لە مەسەلا کوردیدا کو ئەگەر ئەم مەسەلا نەتەواجیدا تەماشا بکەین کوردبووندا ئەم تەماشا بکەین ئەوان دەموکراسیا تورکیا بە ئەساس وەرگرتیە دەموکراسیا تورکیاجی بڕاستیجی تنێ مەسەلا پارتی دەم نییە تنێ مەسەلا کوردانیە مەسەلا ئەتنیکی دنیژی گروپی دی ئەتنیکی هەنە گروپی دی ئاینی هەنە پارتی دیێت ئۆپۆزیسیۆنی تورکیا هەنە گەلک بەهێزن و هەنە زۆرجی زعیفن مەسەلا وانەژی ji bo wê birastî ez ew peyman yan belên yan jî ew bername siyasî ku berê hereketa Bakurê Kurdistan yê hereketa ku tu dibêjî gutarî şax elbette rast e gutarî şaxa ewan amanciyê wan hebû êdî federalî bû konfederalî bû serbixۆyî bû ya herî dawiyê ewan baslı konfederalizm etkirin. Yani konfederalizm idi o meseleki dike cevap ekdi. Hinde ikinci serviyani karşı dikin. Bişteki halat dibinin. O meseleki dike. Halata rasta o meseleki dike. Li ev peymane wan hebû. Ev bername wan hebû. Ha boku keceke yanjî boku PKK beryan bêjin bernameyekî wanî siyasî niye? Xwe nemaya. Yani Urgut rêxistin nemaya heta ku bernameyê siyasî yan jî balênê wê hebû. Li mesela em bên ser partîde Rasi partidem li mesela Bakurê Kurdistanê de berê bername wan yê bihêzkirina rêveberatiya xocê hebû ku ew bername ku eger bihat ba sergirtiba cêgîr bû çünkü ew hindekî bi xweseriyê ve diçû heta bi çi dibêjne bi navekî lamerkezî nanawendî ve jî diçûn li ew bername wan niha nayete dîtin belkî hatiye biçûk kirin di nav ew partiyekî dike çêkirine partiya Herêmên Demokrat yan jî belê partiyê Herêmên Demokrat ku bûyî navê ve bûyî çarçîvê kar dikin gelekî zayîf e hemû jî di navbeyna di nav partî dem da bê karîger bûye bername partî dem ew e ku bernameyekî sertaseriyê Tirkiyaya ev jî komara demokrata ku Türkiye komara Türkiye bibête komarekî demokrat û demokrasî li Türkiye berqerar bî. Lê demokrasî jî birastî jî destewajek firavan e. Yani herkes gorî xwe demokrasî lêk dideteve. Her hereketê İslamî bi rengekê, komünîstekan bi rengekê, liberalekan bi rengekê, muhafazekarekan rengekê, her yek bi rengekê li mesela demokrasî dinêrîn. Lê eger em beyne ve xalê da ku komara demokratîk li Tirkiyeda ew çi bibe ji bo wê debiya hawpeymanê komara demokratîk hebin birastî. Yani komarekî demokratîk li Tirkiye tiştekî nexelete lê dibe hawpeymanê wê hebin. Hawpeymanê wan kênin? Erdogan dibêje li dunyaya da li me demokrattir nîne. Erdogan Baxşarî jî wisa dibêje li me demokrattir nîne. CHP heye hêza
هێزا یەکەمینە نەها لە تورکیا ئەو لەگەل کۆمارە دەموکراتیک نایەتەوە ئەو دەبێ دەبێ ئەم پرانسیبێن کەمالیزمی مبدأ کەمالیزمی بەگەڕین بۆی کۆمارە دموکراتیک چونکە ئەردۆغان ئەو پرانسیبێت کەمالیزمی خراکردن هاوپەیمانەتەش بۆی کۆمارە دموکراتیک کێیە هاوپەیمانە کووردا هەندێک گروپێن چەپن لیبرالن شۆڕژگەرن تورکن دموکراتی خوازە تورکن ئەوانەژی هەمێ دا چارچێوە کۆنگرا دیمۆکراسیا گەلاندا هەرگرتیە یعنی تەواوی وان حرەکەتانە کارینەک و پارتی دەم بکەنە هێزێک ینی لە پەرلەماندا هێزە سێمە یعنی ئەگەر ئەو لەسەر وێ مەسەلێ بڕاستیژی بەرنامەی خۆ چێ بکەن پێشتا ببن کو تورکیایەکی دەموکراتیان کۆمارێکی دەموکرات لە تورکیادا پێش بخەن ئەس شتێکی خراپ نابینم شتێکی باش دەبینم ئەوە هەمش بۆی کورداژی و هەمش بۆی نەتەوێت دیژێکی چونکو مەسەلە دەموکراتیکردنا کۆمارێ gelekî firawan têber çavgirtin ew li mesela nasnamêda perwerde bi ziman meselê heta bihêzkirina herêm birêvebiretiyet herêmayetî ewana hemû digirteve yani nabêjim taw berew federalizmê diçe lê berew desalatî li merkezê dabeş dibe dabeşî ser herêma dibe em temaşey peymanname Kopenhagen bikin di peymanname Kopenhagen'da ev tane hene şo Türkiye jî ew peymanname imza kiriye lê cêbjê nake bes ez tiştî ku dibînim niha li xebata partî devda du hundirda ew ye ke mesela hawpeymanê wan ji bo dîmokrasîkirina komara Türka zaîfe wê çi qasî bikarin wê cêbjê bikin ew zehmet e ji bo ew dibînewe ser wê ew meselê wan egerê stratejî bin hedefê wan dûr dirêj bin dibînewe ser wê ku di siyaseta rojê da di siyaseta dem mamnawendî û dem Kurda bikarin hawpeymaniya demokrat xwaz û hindek lanî dîkeye yê berhelizkarê dewletê bikin berhelizkarê faşîzmê bikin yani niha binêrîna min CHP rolekî girîng digêre yani بەتایبەتیش سەرۆکە نوێیەکەی یعنی ئوزگر ئۆزەر بەڕاستی ڕۆڵێکی گەورە دەبینێ خیتابەکانی دواییت وابزانم گوێلێگرتن کە زۆر زۆر گرنگن لە مێژووی تورکیادا هیچ حیزبێکی ئۆپۆزیسیۆنی یەکەم قسەی وای نەکردووە کاک سەدیق یعنی ئۆپۆزیسیۆنێکی یانجی بژین هاوپەیمانێکی کووردا کو li dijî faşîzmê raweste binêre li Tirkiyeyê şia duruşmek heye faşîzme karşı omuz omuza yani li dijî fazim mil be mil şam be şam li dijî faşîzm eba kê bûn ewana hindekî sendîkana hindekî çepin û partî komûnîstên biçûk û Kurd bûn ama zaîf bûn zor zaîf bûn eger niha CHP bêten jêr wê şiarê wê duruşmê ku şan bi şan li gel li dijî faşîzmê biweste ew ê gorankarî çê bin li Tirkiyeyê yani ew ê mesela wê karîgeriya siyaseta partî de ji wê nokteda handerek e rastî bêjim te yani ez wan rexne dikim lê xebata wan jî handerek e yê herî girîng ji bo partî de ew ê hindekî cesaretê li Selaheddîn Demirtaş wergirin xelat کاک سەدیق baş بەێ کاک سەدیق دوا پرسیارم ئەوێ بە ئەوە بێ ئیتر بە زیاتر درێژە نەکێشین بەڵام دوا پرسیارم ئەوێ ئەو هەموو شتانت گوتن بەڵێ ڕاستە خەباتی دیموکراتیک خەباتێکی بەرفراوان پێویستە 100% بەڵام یەک لە کێشەکانی بزوتنەوەی ئۆجەلانی بەگشتی ئەوەیە جەماوەر و کادرێکی نەتەوەپەرستی وشک لە ناخی خۆی نەتەوەپەرستە لە ژێرەوە بەیعەدەدا لەسەرەوە بەیعەدەدا لە نای خۆی نەتەوە پەرستە کۆنەپەرستە کۆنسەرواتیفە ئەوە هەمووی دەبینین یعنی جەماوەرێکە تەماشا دەکەی ئیتر ئەوەندەی مەولود دەکا لە بۆ شەهیدان ئیسلامیەکان ڕەنگ بێ نەیکەن من دژی مەولود نیمە مەبەستێکی دیکەم هەیە ئەوەندەی کەیفی بە کلااو و جەمەدانی بۆ نمونە کاک مەسعود دێ ڕنگ بێ ئەوەنە کەیفی بە کەمالپیر و مەزلوم دۆغان و ساکینە جانسوس ئەوانەش نێ بەشێکی زۆری
یعنی لە کاتێکدا ئێمە باسی خەباتێکی بەرفراوان و یانی استراتیجێکی بەرفراوان دەکەین ئەو جەماوەرە ئەو جۆرە کادیرە کە لەناو پارادۆکسێکی زۆر زۆر گەورەدایە من لە قسەکانیاندا دەبینم لە گوتارەکانیاندا لە کەناڵەکانیاندا ئەوانیش کەناڵی یوتیوبیان ئێستا زۆرە هەر شخصێک وەکو من کەناڵێکی کردوتەوە بەڵام تەماشا دەکەی لا ناخی هەر هەمویانە هەم بەیعەتدان بە ئۆجەلان هەیە هەم تەماشا دەکەیت لە ناخی خۆیاندا نەتەوەپەرستێکی کۆنەپەرستانە دواکەوتو لە ناخی و ئەواندا شاردراوەیە زۆر جاران لە ژێر ناوی برایەتی نەتەوەیی کوردەکان یەکن بە تەنیا چیا لە پشتەکانیانە و ئەم جۆرە شتانە دەستگای خێرخوازی فلان لایەن هات یارمەتیمان دەدا های دێ کورد بوونەیەک چەپ لە لێدن ئەم جۆرە شتانە تەماشا دەکەی پێتوان نییە ئەمە پارادۆکسێکی زۆر گەورەیە ئەمە بربەستێکی زۆر گەورەیە نە ئۆجەلان و نەدەم پارتی ناتوانن ئەمە تێپەڕێن هەرچەندە سەبەبی ئەوە گوتاری خودی پەکەکەیە یعنی 20 ساڵە گوتاری خودی پەکەیە جارێک ئەندامێکی کۆنسەی سەرۆکایەتی پەکەکەم لەو ئەوروپای بینی ئاخیرجار بوو لێرە بینم لە دواییدا شەهید بوو بەداخەوەی تر دەستی خۆی لە بۆ ئەو برادرانەی بڕۆکسل درێژ کرد گوتی ئەمانە جگە لە یەکێتی نەتەوەیی هیچی دیکە نازانن هیچ نازانن بۆیە بەردەوام ئەڵێن یەکێتی نەتەوەی یەکێتی نەتەوەیش بەو شێوەیە نییە ئێمە دوێنێ لە بەرنامەکەدا باسمان کرد کە مەسەلەی کوردبوون هەیە هەستی کوردبوون هەیە پەکەکە پێی خۆش بێ پێی نەخۆش بێ لە ڕۆژ ئاوادا شتێک ڕوو بدا ئەمن بەهانایەوەچم لە ڕۆژ هەڵاتدا شتێک ڕوو بدا ئەمن بەناوای بە هاواریدا دەچم ئەوە مەسەلەیەکی جیاوازە لەو یەکێتیە نەتەوەیە فیوداڵیە سیاسیەی کە خۆی لە پەنادا دەشارن پێتوانی ئەمانە هەمویان تەنانەت لە ناو کوردەکانیش دەیانی نەوەک کێشەکە بەتەنیا ناو جەهاپەدانیە لە ناو لایەنی نادیموکراتی تورکیدانیە لە ناو کوردەکانیشدا ئەو زەمینە دیموکراسی نییە یعنی ئەمە خۆی لە خۆیدا پێم وایە گەورەترین کێشەیە وای کردووەکە ئیتر لایەنەکانی دیکە دەرفەت ببینن لە کاتێکدا گوتاری ئۆزەلان لەق دەبێ سەر ناگرێ لایەنەکان دەرفەت ببینن کە ئەمانە گوتاری کۆنی خۆیان کە 100 جار شکستی خواردووە بێنە شوێنی دابنێن دو قسەت چییە بۆ ئەمە فەرموو بەێ مادام کە نیقاشێمە لەسەر ئەوێ بوو ینی کادری ناو خۆی پەکێکی بوو ئەزویا هێویدارم کو نەها پێدا ئەو بێتە شکاندن نەبوونە دەموکراسیە ئەمن 2001 مگو مادام کو ئەم یعنی ئورگوت ڕێکخراو ڕێکخستن باسی دموکراسیت کە لە تورکیا با دناو خۆداژی دموکراسی هەبیت سببێک و یەکجی سببێ سەرەکی نابژم هەم یەک سببێ سەرەکی کو کادرێن ڕێکخستنێ و ڕەوشە ڕێکخستنیش گەیشتە ئەوڕۆ مەسەلە نەبوونە دیموکراسی بوو مەسەلە نەبوونە دەموکراسی تو کو دەموکرات نەبووی لە بەرامبەر خۆ لە دووە ئینسانە دەگەڕێ ئێک و زەعیفن ئێک و دوکاری ئیرادەوان کۆنتڕۆڵ بکەی ئەو ئینسانێک و زەعیفن ئیرادەوان کۆنتڕۆڵ بکەی ئەو دڕوتیە پیشان دەدەن نکارن ڕاستیە خونیشاتە بدەن چکە ئیرادەوان زەعیفە ئەو مەسەلە هەندوڕی ئۆرگوتی ئەو هەبوو ji bo jî rengdanawên ha bi şêwekî jî çê dibe ew ê ku berê çê dibe ku ew ê berê ji bo PKK dikir ew ro ji bo Barzanî bike sibê ji bo Talebanî bike duzbê ji bo Qasımloy bike çikî ew wisa hatiye rahat dik ji bo jî xwînberbûnekî bazan ji Urgutê ji rêxistinê çêbû ew kadirî ku bi rastî hindekî sahibî îrade bûn rast ez nabêjim hemilê gelek jî kê îrada xwe dest dan êca enha ew vedgerin kûdir yani ku demokrasi nebû îradeyekî giştî çê nebû îrade rêxistinê bû îrade taka şexs bû îrade taka bû îrade taka şexs evê dike ev îradê dike hemû têne tuneyîkirin ke hatine tuneyîkirin encamê hiç têdanîne ya ew berew belavbûnê biçe ya ew berew diktatoriyê biçe faşîzmê biçe hiç çarê dikenîne despotîzm berew êdilê biçe ji bo niha کاریگەریە وێ چێت بە کە ئەو ڕەوشانەها چێ بووی ئەو ڕەوشانەها چێ بووی هەم لە مەسەلا سووریەدا هەم مەسەلا ناوچێدا هەمجین مەسەلا پرۆسێسا کە نەها لە باکوور بڕێوەچیت
ئیدی ئەو بێشکێناندن ئەمان تشتی ئەز لێ دەترسێب ئەوە لە عالیە دەموکراسیەدا لە عالیە ئازادیەدا کادرێک ئینسان gelek hatine پەرچقاندن hatine bêkarîgerkirin ew ê dîsa kê têkeve devrê ew ê têkeve devrê ew yê xwedî îrada zeîf in tu dibêjî ha li derweştekê dibêjin di nav komûnala ştekî dike dibêjin ew tê ku têkevne devrê ew ê dîsa xira bikin boşayî çêdibe ew boşayî xira bikin ew hinekî mesela Kurda karakterê Kurda wegirî daye em hemû wî jî nikarin bi rêxistinê wegirî bidin karakterê Kurda wisa ye Kurd wextê xwe bi şîr bi şimşêr bi şîr teslîmê Ereba bûne bûne Musulman bi îrada xwe nebûne Musulman ji bo jî berê xwe bidê li nav Tirka Kurda da gelekî dîn çêbûne gelekî terîqet çêbûne sebebê wê ew e heta terîqetê Kurda derbasî nav Ereb û Tirka jî bûne te çend car te ser vê îşê kirin bilên min baştir şarazayî sebebê wê ew e ew terîqetê ku çêbûne ew e yanî Kurd teslîm bûne îman înana Kurda li ser dilxwazî nebû ew heta niha karakterê wê ser Kurda berdewam e lê tiştê xerîb tê de ew ye Kurda netewêbûna xwe jî parastiye Kurdbûna xwe jî parastiye nehatiye li dest dan êca kê çawa hersangandin bo yek bijî nasyonalizmê yek bijî paşerotiyê yek bijî koneperestiyê her çî be parastiye rengê Kurda li gel rengê Türk û Ereba têkel nabe têkel nabe ji bo wê ew rewşa ku niha tê de derbas dibe ew hindekî binêrîna min li derve îrada hizba ye em min mêze kir Bakurê Kurdistanê jî lêre û li Bakurê li Rojava û li Hewlêrê hindek cemawer derketiye bi remzên Partî Demokratîk Kurdistan helgirtine lê wekû dî ne remzê yêketî nê Rojhilatî nê PKK nê Ocalan helnegirtiye millet ew bixwe peyamekî nû ye ew peyameyekî êketiya milletê Kurd di nav hizba da çê nabe lê Kurd bo parastina hebûna xwe li cemal ciyekê de xeter li ser Kurda hebe xeter li ser Kurda hebe Kurd amade ne bi yek can bi yek ruh bê ku kesek rêberetiyê bike ew rê pêwana çê bibin ew xwepişandana çê bibin heta ez bê bawerê dame eger bêt û hêrişên Kurda hêrişên Ereba yan jî dewleta Sûriya li ser Kurda roj ew berdewam bin ew ê bi hizaran gencê Kurd li Rojhilat û Başûr û Bakurê Kurdistanê ew ê derbasî Rojavayê Kurdistanê bibin ê şer jî bikin wê şehîd jî bibin heta hindeka peyamê wan e em diçin em navegerin dibê cenazê me vegerin ew hîç kesek rêberetiya wê nake ne Partî Demokrat dike ne PKK dike ne YPG dike ne Partî Dem dike ne yeketî dike û ne jî Cemaetê Kurdê Rojhilat Kurdistanê dikin ew riha ew riha parastina neteweyî Kurd hebûna Kurd e nabêjim netewî çike netewêbûn zor zehmet e gelek qiyemê gelek evê xwe hene yanî şert û şirûtê xwe hene ew riha hebûna parastina kurdatiyê xwe diparêze em li bin xeterê de ye tu biya Musulman te qebûl nakin tu biya Demokrat te qebûl nakin tu biya İslamî te qebûl nakin tu biya komünîzm te qebûl nakin bi çi rengekî te qebûl nakin yanî Kurd çend remz û çend nimûnê ایدئولوژی و آینی عرب و ترک و فارس هبیه همو قبول کنه لی دیساشی کردا قبول نکرد یه کرد همسنه نه و همیشه دیگل اوه بنر سروک زنان اسلامی نه بخیر کرده اما دیساشی دیبیج نه کرده هم کافرن هیچ دبا شهاده کلمه بینی شهاده کلمه دیگه کشی یعنی اما گله که راستی گله کی آلوزه از به مسئله و گریدم کل پشتوی جهت دیگه هنه او مسئله برنامه که دیگه ام نشین داره بحث کن او جهتانه ویا هانددن کو کرد هبونا کرده لروشتا ناراست روشتا نوین بخوب مترسی ببینین جبوی و از عالیه سایکولوژی و دگرب او عالیه سایکولوژیش او اسلامه هاتنا اسلامیه بو کرده به شیوهی که طبیعی و دلخوازی نهاتیه بخوین هاتیه بشمشیر هاتیه بکومالگوژی هاتیه جبوی که اساس کرد نه دخازل و قلبی درکه حاليا از وی وسط بینم او راح کی وسه سروکین کرداجی که دبن سایکولوژیا تسلیم بونا اسلامی دانه بویجی مارکسیست کردی سروکی مارکسیست
سەرۆکێت ناسیۆنالیست و سەرۆکی دموکراتی کورد گەلێکی ئاسان دەکارن بچن لەگەڵ داگیرکاری کوردستانی مساومێ بکن یە بەرێژی و یە نەهاژی شتێک نهاتیە گۆڕین لێ ئەو نەها هاتیە حالیان چی ویە ئەس دەبێم ئەوە پەیامەکە ji بۆی تەواوی حزبێت کوردستانی بتایبەتی ji بۆی ئۆجاڵان بتایبەتی ji بۆی قەندیل چونکە ئەس قەندیل و ئۆجاڵان پێشکەوتوترین بۆ ئەوڕۆ پێشکەوتوترین ڕێبەراتی بۆ کووردا دەبین کێل دژە باڵ دژ بین عیلاقە پێدانینە ji بۆ وێژێکی گەلێکی باڵ ئەوێ من هەنە کو بەلێ ئەو لە هەمیا پێشکەتی ترن ئەما ئەوژی واژێکی خۆ لە تەسلیمیەتە ئیسلامیەتی ڕزگار نەکردنێت بنوێ ڕوحێدانە ئەو پەیامە ji بۆی وانە ئەگەر وێ پەیامێ وەربگرن ئەس باوەڕم کو ئەوێ گۆڕانکاریە جدی چێ ببن چونکە لە ڕۆژتە ناوەڕاستە گۆڕانکاریە جدی لە پێشیامەنە ئەگەر ئەو ڕوحێ کو وێ حالیان چێبووی لە تەواو هەر چار پارچەی کوردستانی خوێندنەوەیەکی دروست بۆ بێتەکرد هیوی دارم ئۆجاڵانژی و قەندیلژی خوێندنەوەیەکی تەندروست بۆ وێ مەسەلەی بکەن ئەوێ بە قازانجی کووردا تەواو بن ئەوێ کێشەی کووردا بە پارادۆکسین دیکەژی ئەوێ بەردەوام بەش بوو زۆر سپاس بۆ بەرنامێت بەڵێ زۆر سپاس کاک سەدیق حەسەن شکریە کە کاتی خۆت بۆ ئێمە تەرخان کرد زۆر سپاس بۆ شڕۆڤ و هەڵسەنگاندنەکانت سپاس بۆ ئێوەش هاوڕێنی بەڕێز کە تاوەکو ئێستا لەگەڵماندابوون تکایە بێبەشمان مەکەن لە یارمەتیدان ئەم جۆرە بەرنامانە وابزانم بە تەنیا ئێمە بەبێ سانسۆر لە دڵەوە قسەی پێ دەکەین چونکە ئێمە بەرژەوەندێکی سیاسی تایبەتمان نییە کاک سەدیقش پێم وایە بە هەمان شێوە لە بۆ هەندێک تکایە زەحمەتی دەبینین لە جیهانێکی پۆپیلیزمدا زەحمەتی دەبینین کە پەیامەکانمان بگەینە هەموو خەڵک تکایە هاوکارمان بن ڤیدیۆکانمان کەناڵەکەمان لە بۆ دۆست و هاوڕێیان بنێرن ئەگەر ئێوە لە بەشێکی شڕۆڤەکانماندا لەگەڵیشمان دانەبن بەڵام بیر و ڕای جیاواز مرۆڤ ناچاری بیرکردنەوە دەکات بیرکردنەوەش ئیتر ئامرازێکە لە بۆ پێشکەوتووی بڵێ کاک سەدیق زۆر سوپاس بەخێر بێ دیسان و بەخێر بچی زۆر سوپاس دەکەم کە لەو هەڵ و مەرجە سەختەدا دڵنیا بەکە ئەژ بێ هیچ ئامانجێکی بەرژەوەندی و ئارمانجێکی دیکە ئەس دەخوازم تەنێ ڕاستیە یانژی ئەو ڕاستی ئەس گەشتبی بگەینم هیچ ئامانجێکی دیکە من نینە سپاس ئەژی سەر بەخۆ بیرکەمەوە بەڵێ زۆر سپاس کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم هەر بژین هاوڕێیان بەخێر بن سەر هەسەر و سەر چاوم